ئێمەی کورد خەونی گەورەمان هەیە ئەگەر بێت و دەستگیرۆیی هەبێت ئەگەر بێت و زەمینە سازی هەبێت بۆی بتوانین ئێمەش هاوشانی وڵاتان ئێمەش هاوشانی ئەندازیارە جیهانیەکان هەندێک بابەت هەیە لە بازاڕی کاردا بەرهەمی خۆمانمان هەبێت. ئەندازیارێکمان لایە ئەمڕۆ چەند دیزاینێکی کردووە ئەم دیزاینانە ئیشەڵڵا ئەگەر خوا یارمەتی دەربێت لەوەی کە ئێمە بڕیار بێ ئۆتۆمبیلی کوردیمان هەبێت یان دیزاینێکمان هەبێت بۆ ئۆتۆمبیلی کوردی دەتوانێت سوود لە ئەزمون و توانەکانی ئەم ئەندازیارە وەربگیرێت کە ئەمڕۆ لە ستۆدیۆ باسی دەکەین ئێمە چۆن بتوانین خاوەنی دیزاین و ڕووکاری دەرەوەی ئۆتۆمبیلی تایبەت بە خۆمان بین ترەوە ناوەکان ئەو کاتە لەسەری ڕێدەکەوین چ جۆرە ناوێت بێ بۆ ئۆتۆمبیلەکە بەڵام بابزانین ئێمە توانیمانە هەوڵی دیزایانی ئۆتۆمبیل بین بۆ هەنگاونان بۆ براندی کوردی ئەمە تەوەرەکەمانە کە لەگەڵ مامۆستا سەرۆر عەلی ئەندازیاری شارستانی و خاوەنی ئەو دیزانانە باسی دەکەین. مامۆستاکان زۆر بەخێر بێ مامۆستا ئێوە ئەندازیاری شارستانی و خۆت بۆ بیرت لەوە کردەوە کە هەندێک دیزاین کە ئێستا بە هەندێک پرۆگرام ئەنجام ئەدرێ بەڵام تەنانەت دیزاینیش کە بە هەندێک پرۆگرام ئەنجام ئەدرێ با کۆمپیوتەریش بێ ئەمە بۆ بە زمانێکی سادە قساکەین بۆ هەموو کەس لێمان تێبگا با کۆمپیوتەریش بە بەڵام دوجار بیری دەوێت بیرفراوانی دەوێت مامۆستا کام ئۆتۆمبیلەی دیزاین کردووە حتمما بیری لە هەموو ڕەهەندەکانی کردوتەوە بۆ بیری لەم بوارش کردوتەوە تۆ پاژەوەی ئەمە تەمان کە من پیشەی خۆم وەکو ئەندازیار ئەندازیار تەمە بەنگلیزی ئینجینیەرین ئینجینیەریش پەیوەندی بە قیاس و ئەندازە و شێوە و جیۆمیتری لە ئینگلیزیان پێوتێت جیۆمیتری ئەم جۆرە کە ئیشانەش دیزاینانە پەیوەندیەکی زۆری بە جیۆمیتریەوە هەیە و اختصاسێکی تایبەتە لە هەندەسەیە لە ئەندازیاریە یعنی کە ئەتوانێت بچێتە بواری ئیندەستریال ئیندەستریال ینی پیشە سازی سەنعات ئەم جۆرە ئیشانەی کە هەیە ئێستا لەم سەردەمەیە ئەم جیۆمیتریە هاند ئەدا تەنها لە بوارێکی بڵین بەرتەسکان نەمێنیتەوە ئێمە مەسەن بواری ئێمە مەسەن بینا ڕێگاوبان پرت مەجموعەشتی سابیتە بەڵام جیۆمیتری لەوە ناوەستێ جیۆمیتری ئەچێتە ناو هەموو شتێکەوە یەکی لەو شتانە ئۆتۆمبیلەکە بڵین ئاڵۆستری بۆ خۆچیتە تەنێ جیۆمەتریەوە جیۆمیتریەکی ئاڵۆزی هەیە باشە ئێستا بە فەرزکە بڵین هەتا ئەم کوپە لێرە جیۆمیتریەکی هەیە ینی شێوازێکی هەیە پێویستی بە دیزاینە کە شتێک جیۆمیتری هەبوو ئەتوانرێت دیزاینی بۆ بکرێ ئەو شتێک کە جیۆمیتری نەبێت ناتوانرێت دیزاینی بۆ بکرێ ئەسەن بینا جیۆمیتری هەیە بەڵام بینا چۆنە فەرقەکەی لەگەڵ شتەکانی ترا چۆنە شتێکی سابیتە یعنی تقریبان ئەتوانین بڵین شێوازی بیناکان زیاتر داینامیشێتی تیانە مردوو یعنی شتێکی گۆشەی تیژ دیواری ڕێک سەقفی ڕێک هەموو شتێکە ینی فۆرمێکە تیکرارە بێتەوە بە مروری زەمن گۆڕانکاریەکی زۆر گەورەی تیاڕووی نەداوە بەڵام ئەوانەی کە گۆڕانکاری تیاڕوەدا شتەکانی ترە کە داینامیشێتی تیاەیەشی لەوانە ئۆتۆمبیلە ئۆتۆمبیل داینامیشێتێکی گەوری تایە کە خۆشی خۆی هەر داینامیکە شتێکە حرەکە ئەکات لەگەڵەوەش شکڵەکەشی شێوازەکەشی ستایلەکانیشی هەر هەمان حرەکەت و داینامیشێتی تایە لەبەرەوە ئێمە مێکێکم بگوم کە لەو بوارە ئێمە زەعیفین بەڕاستی لە وڵاتی ئێمە ئێستا مثلا لە وڵاتی ئێمە ستۆدیۆ شک نابین بۆ دیزاینی ئۆتۆمبیل نییە نەک بۆ هەر بۆ ئۆتۆمبیلیش بۆ شتی تریش چه ستۆدیۆیەکی پێویستە بەڵێ ستۆدیۆیانی کە ئێستا پێویستە لەم سەردەمەیە کە سەردەمی ئێستا پێویستی پێی بێت تەمان ئەجهیزە و ئامێر و شتی دیجیتالی و کۆمپیوتەراتی ئێستا تایبەت هەیە ئێستا شتی ئەنواعی ئەجهیزە و شتی تایبەت دروستکرا بۆ دیزاین تەنان تۆ توانین بەدەست لەسەر شاشەیەک بە تەچ ئیش بکەیت نیە دیزاینە دروستکەیت دیزاینێکی سێڕەهەندی ئەنیسار بۆ نەوەستا تۆ لە وێنە کێشانێکی احتیادی ئیشکەیت لە سەدحێکا ئیشکەی لە بۆشایی ئیشەکەی یانیسا کەوتوتە سێڕەهەندی شتەکان لەناو ئەم کارانی کە لەسەر شاشای بینین هەمووی کاری جەنابتەوە بە سێڕەهەندی لە سێڕەهەندی وانە هەمووی سێڕەهەندیە بینی تۆ لە هەموو لایەکەوە ئینەکە پیشان نەدەین مەسەن ئۆتۆمبیلەکە بە هەر چواردۆرە ئەوە ڤیدیۆی تایبەتە بە بەرنامەی تایبەت دروستیەکەین تەمانەوە ئێمە هەمان ئیمکاناتێکی زەعیفە بە بەرنامەیەکی ئەوەی کە لامانە لەسەر کۆمپیوتەراتێکی زەعیف دروستمان کردووە
ئەگەر ئیمکاناتی گەورەترە بێشتی زۆر سەرسوڕێنتری دروست دەکرێت باش و ئەگەر ئیمکاناتمان هەبێ مەسەن ستافی کەمان لەبەردەستا بێ ئەتوانین شتی زۆر زۆر گەورە کە لەوانێ عالەمیەن استقبالی هەبێ ینی بڵێن مەسەن مەقبول بێت تۆ بتوانی لەم ڕێگایە و لەگەڵ دەرەوە هین بکەیت تەعامل بکەیت جا ئێستا مەسەن بەنسبەت ئۆتۆمبیلەوە خاستن مەرج نییە دیزاین شتێکە و سەنعاتی ئۆتۆمبیلی شتێکی ترە ئێستا زۆر وڵات هەیە ستۆدیۆیان هەیە گروپاتیان هەیە دیزاینەکەن ئەنواعی ستایل دروست دەکەن ئەنواعیشتی سەرسوڕهێنەر دروست دەکەن بەڵام خۆی وڵاتەکە سیارە دروست ناکە بەڵام تەزدیری دیزاینەکە ستۆدیۆی دامەزرانە ستۆدیۆی دامەزران و مەجموعەیەکی کارامە ئیشەکەن کۆنتراکت دەبەستن لەگەر شەریکاتە مەسەر شەریکات دیارێ ئەم شتی تۆمان پێویستە ئیتر تەعاملاتێک دروستە بێ ئێمە حەقا ینی لە وڵاتی ئێمەشا هانی خەڵک بدرێت و ئەم هەموو مەسەن تۆ اختصاص ئێستا مەسەلمە ئەندازیاری ڕەنگە بڵین لە ناحی بینا و لە ناحی جادوشتۆنی ئیکتیفاءێکمان هەبێت ینی ئیکتیفاءمان دروست کرد و ینی بەشی ئەوواکە کە ئەو کاریانی پێڕام بەڵام مەسەن بۆ دیزایانی تر مەسەن سا کۆمشتانی کە ئێستا لە شاشەکای بینن نیمانە ینی پێشتر پێشەمە بڕا ناکەم کەسیش کە بەرنمەیەکی کێ هەبوو بێ ئەم شتان لەم شت بابەتانەیە ئیشی کرد کامەژەر ئیشی هەندەسەیە ئیشی ئینجینیێرینگە ئەمە جیۆمیتریە ئەو بەرنامانە کە تۆ بتێ بەکاری بێنی لە تەکنۆلۆژیای ئەمڕۆ بەکار بێت شەرتی ئەساسی ئەوەیە ئەبێ ئینجینیێر بی ئینجینیێرین شەرتێکی ئەساسیە دوو هەمینیان باگراوندێکی هونەری یعنی ئەو کەسە شێوەکار یان پەیکەرتاش ینی تەخەیولاتێکی هەبێ بۆ هونەری شێوەکاری و پەیکەرتاشی و ئەم جۆرەشتانە ئەوە تەمەن هینەکە بەخۆت بەهێسترەکە بەهێسترەکە زۆر باش مامۆستا ئێستا وەک لە وێنەکانە دیزایانی دەرەوەی ئۆتۆمبیلەکەمان بینی بەڕێستان بەس کارتان لەسەر دیزایانی دەرەوەی ئۆتۆمبیلەکە کردووە یاخود بێگومان دیزایانی دەرەوەی هەیە ئۆتۆمبیل و ناوەشی هەیە یاخود لەسەر ناوەی ئۆتۆمبیلەکەش کارتان کردووە یاخود ئەگەر لە ئێستا کارتان نەکردووە لە بەرنامەتانە هەیە کە لە داهاتووە بەدەر لە دیزایانی دەرەوەی ئۆتۆمبیل لە ناوی ئۆتۆمبیلش کار بکەن خۆی لەمەشە ئەمەش ئەم ئیشش خۆی ئەبێتەوە دووبارە لە عالەمیان خۆشی وایە ئەبێتەوە بە دوو ئیش پێویستیان پێوترێ ئەکستیریەر دیزاین یان ستایل ینی شێوازیرەکە کە ئەکستیریەرەکەیەتی ینی شخصیەتی دەرەوەی ئەو منتەج بازمان هەر لە ئۆتۆمبیل نەبێ با بنیشتی تریش هەر شتێک کە تۆی بینی سەر شکڵەکەی شخصیەتی ئەو شتەیە ینی ستایلی ئەو شتە شخصیەتی ئەو شتە لە شکلی دەرەوەتی کەمە پێوترێ ئەکستیریەر دیزاین شتەکەی تری ناوە اختصاصێکی جیاوازە و زۆر زۆر ئەفکاری جیاوازتری تایە کە پێوتری ئینتیریەر دیزاین ناوە دیزایانی ناوەوە کە لە ئۆتۆمبیلە تەمەنەوە دوو بەشی جیاوازە هەن و ئەو دوو پسپۆڕیە هەیە یعنی هەشە مەسەنەن هەم ئینتریۆر دیزایانی دەزانێ و ئەکستیریۆری دەزانێ و هەشە یەکێکیان نەزانێ ئەوی تریان نازانێ تر ئەمە خۆی لە هەیە لە شەریکاتی عالەمی ئەمە هەیە دائما لە ئەعلاناتی شەریکات تاگەر لە ئینتەرنێت هەبوو گەڕن هەیە ئەم ئینتریۆر دیزاین اختصاصەکە هەمی ئەکستیریۆر دیزاین ئەوەی ئەمە تایسا من خۆم ئیشم لەسەر کردو من شخصی خۆم ئیشم لەسەر کردووە کەسی کە یارمەتی نەداوم ئەگە گروپ بین ڕەنگە کەسیشتر هەبێ ئینتریۆریش واتەمەسا ئامادەن ئەگەر بوون منە کۆمپانیایەک داواتان لێ بکە بڵێم دیزایانە دەوێت ئەو مڵکی مامەسا سەروەرەتەوە وانە بەڵێ ئەگەر گروپێک بە هەر شێ بێ داهاتوی ئۆتۆمبیلی کوردی ئەگەر بۆ منە دوو ڕۆژتر خوابیکە کۆمپانیاک بی لەو کاتەوە نازانم هەندێک دەنگۆ هەیە بەڵام نازانم کەی ئەچێتە بواری جێبەجێکردن ئەویان شتێکی ترە ئەگەر کۆمپانیایەکی کوردی ئۆتۆمبیلی کوردی دروست بکە دەتوانرێت سوود لەم دیزایانانی ئێوە وەربژیرێت لە هەموو ڕوەکانەوە بەڵێ بۆچی ناتوانێت ئێمە ستایلێک دروستەکەین کە پێوترێ براند ئێمە هەر وڵاتێک بەپی کەلتور و منتیقە و ناوچە و جوغرافیا و ئاو هەوا و ینی خۆی براندێک لە ئەقلێتمانە هەیە ئێمەش باشە ئێستا ڕەنگە ئێمە ڕاستە ئەمە سیرەگەن هەرسیارێ بەڵام لە ئەقلێتی ئێمە هەندێک شتدا ئەڕێژەیە کە خصوصیاتێکی منتیقەکەی خۆمانی هەرتیایە ینی خصوصیاتێکی ئەمەش ئامانجمان ئەوەیە کە براندێکی نیشتیمانی خۆمان ینی براندێکی نیشتیمانی کورد دامەزرێنین قەیناکە سەنعاتەکەیمان نییە ڕەنگە شەریکەیەک بێت بڵێ وڵا خۆ من دروستیەکەم کۆمپانیایەک لە دەرەوە لێتان دەرەوە هەڵتان ناوە مامۆستا یان خۆمان بەڵێ هەڵتان ناوە بۆ منە کۆمپانیاکانی دەرەوە ئاگدارکەنەوە سەهین زیاتر ئەمەکەم ئیشانە کرد من ئەمەی کە من کردومە تایسە تقریبا لەوانێم بڵێم ئیشی 7 ساڵە بێ کۆ بۆتەوە یۆم ڕۆنیە واتە کاتێکی زۆری پێویستە کاتێکی زۆری ویستووە و دوای ئەوەش خیبرەی تەمەعان دەیان ساڵی خۆمانەکە مەسن لە هەندسە و لە فەن و لە هونەرە ئیشم کردووە
بەڵام لە عموم لە درەوە ئیشم نەکردو ینی دیار نەبووین بەڵام یەک لێک دیزاینەکان جوانترن بەڕاستی هەر کەسێک ئەیبینیم ئۆتۆمبیلانە دڵنیام ئارەزوو دەکاتێکی لە ئۆتۆمبیلانە خەونی بێت مامسا ناو بۆدانە ناوە بەڵێ هەنێکیان نامان بۆ دانا ناوتاندیمان بۆ دانا یەکێک لەوانە ناومان ناوە یەکێک لەوانە مەسەن من شاخی گۆجار یەکێک لەو شاخانی کە لە منتیقی سەرباژێرەوە هەیە شاخێکی خۆشە و عاسیە و وینە تەمەن ئێمە بە ناوی تۆ زۆربەی وڵاتان ناوی ئۆتۆمبیلەکانیان هەمووی بە ناوی شارێکەوەی ناویەکی ناوێکی مێژوویە مەسەن لینکۆڵن یا مەسەن کاری ئەوان هەمووی جۆرێکە لە ناوی ئەشخاص و ناوچە و شوێنی ینی مەشهوری ئەو وڵاتانە ینی ڕەنگی یاوەتەوە لە سەنعاتەکانیان ئێمەش عینی مەسەلا ماتوانین بێچێنانە مەسەن ئەوەی سامەی کە لەسەر شاشکێ گورج پیک گورج ئەوە خۆمان نەزانین گورج ینی چی لەگەڵ داینامیکێتی سیارا گورجێ پیکیش ینی نامەبەر وەنێکو چۆن نالێڵەوەی پیکی شارەزا بە هەموو شاری شارە زوور پیک ینی نامەبەر مەناوە نامەبەرێکی گورج ئێمە ناوەکانیش هەر بەڕێستان مامۆستا بیرتان لە کردوتەوە لەگەڵ کەسانی تر هەموویمان ناونێنە بەڵام هەنێکی نانێ وەکو هێشتێکیان مەسەن شرە بە ناوی شاخی گۆجارڕەوە ناومان ناو بە ناوی شاخی ئاسۆس هەما مۆدیلمان هەیە بە ناوی ئەو گورجا هەمانە گورج پیسا چۆن تەسەنیالی تۆیۆتا کۆرۆلا تۆیۆتا کۆرۆنا دوو ناوی هەیە وەنیە ئێمە ژەڵی گورج مەسەن ناوە ڕیسەکە گورجە بەڵام مەسەنەن پیک ڕەنگە ناوی تریشی بۆ بتۆ بەڵێ ئیتر ئەنواع فەرعی تری ئەبێت ئەمە ینی هەوڵێک ئێمە هەوڵمان ناو ینی براندێکی بۆ ئەم بۆ خۆمان دروستکەین براندێک کە تایبەت بێ بەکوور هەم لە ناوەکەیە و هەم لە شکلەکانیش یا مەسەنتیای بێت مەسیسا زۆرتر مەسەن سێرەکەی سیاری تایە ینی عەزەڵات و شتەکانی کابراایکی ئیشکەرەچی وەک چۆن زووتیارێک هەرواش بیری لێ کردوەوە کە دروست ینی هەوڵمان داوە تۆزێک چونکە زیاتر ئەمە ئیشمان بەدەستی باشە مامۆستا شتێکەیە لە دیزایانی ئۆتۆمبیلە زۆر باسیەکری بوون من ئەڵێن فلانە ئۆتۆمبیل بەرگەی بڕینی هەوای هەیە دیزاینەکەی پەیوەندی بەوە هەیە چۆن هەوا ببڕێ و سورعەت و لە دیزاینە کاتێک ئاوە بیری لێکیتەوە بیر لەو بوارانش کراوەتەوە لەو ڕەهەندانش بەڵێ ئێمە زین چۆنە لێرە حتمما ئێمە خۆ نە لابرتری ینی ڕاستەبەراتی متەطەویرمانێوانە ئەیرۆداینامیکی پێوترێ ئەو ئەیرۆداینامیکە ئەوە شەریکات هەیە تۆ کە دیزاینێک تەقدیمەکەی ئەوان ئەیخەنە بەر یان بەرنامە هەیە بەرنامی کۆمپیوتەری خاتە بەر ڕەشەبایەک هەوایەک ینی ئەو سرعەتێک ئۆتۆمبیلە دروستیەکە بزان بەرگریەکەی بۆ هەوا چۆنە بەرگری بۆ بڕینی هەوا چۆنە چکانە تاسیرەکە سەر سرعەتی ئۆتۆمبیل و خێرایی و گورج و گۆری ئۆتۆمبیلەکە کەفاەتی ئۆتۆمبیلەکە ینی بەوە فەرقەکە ینی ئێمە ئەسا احتیمالە بیرمان لەوە نەکردێتەوە لە ئەیرۆداینامیکێتەکەی بەڵام فەحسەکرێ یعنی لەوانەیە برێن ئەمە باشە بۆ منە ئەم ئەلە لەکسەری ئەم شێوازانی کە ئێمە دروستمان کردووە هەر وەکو شێوازانەوەیە کە تەقلیدی لە وڵاتان دروستەکرێتەوە ئەل لەکسەر هەمیان ناجیحن لە ڕووی ئەیرۆداینامیکی تیژی یعنی چۆن مثلا ماسی چۆن بڵین لە ئاوە بۆچی وا دروستکەوە دەموقەپۆزی تیژە کلچینە ینی جۆرێکە کە ئاو بە خێرایی ببڕێ وەکو فیشەکێک نییە توانی بی بەڵام ئەگەر شتێکی چوارگۆشە بووایە زۆر بە زەحمت لەنەوەوە هینیەوە ئایرۆداینامیکە ئەو شتە مامۆستا بۆ ئێستا ئاماژت بۆ کردتە ئەگەر ئەوە پێویستی بەوەیە ئەگەر کارێکی بە تەواوەتی ئۆتۆمبیلێکی تەواو بێ پێویستی بە گروپێک هەبێ بۆ تەواوی بابەتەکان بێگومان لە ئۆتۆمبیلی شاد دیزایانی ناوەوەی هەیە هی دەرەوەی هەیە دواتریەتە سەر بابەتی مەکینە و ئەو بابەتانی کە پەیوەندی بە لێخوڕینی یعنی ئۆتۆمبیلەکەەوە هەیە ئێوە یعنی ئەگەر ئیشەڵا ئەم بابەتە کە خەونی بەڕێستان و ڕەنگە چەند کەسێکی تریش بێ کە بووە ئەوەی کە دەستان بگیرێت لەلایەکەوە یاخود پاڵپشتی تام بکرێ ئەم گروپە پێویستەکە لە کێوکێ پێکات بێ ینی بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلێکی تەواو دیزاین بکەی پێویستەکە ئەوانەی کە لە گروپەکەی بن لا چ مەجالێک بەدەر لە ئێستا ئاماژەت بۆ کردتە هەر ئەبێ مهندس بی بەڵام بۆ دیزایانی ناوەوەی بۆ مەکینەی ئۆتۆمبیلەکە پێویستەکە گروپەکە لە کێوکێ پێکات بن والله ئۆتۆمبیل صنعاتێکی طبعا زۆر هینە تقریبا ئەتوانین معقدە ینی لە سەردەمیش تەکنۆلۆژیاژین سەب متطلبات زۆر هەیە بۆ ناو سیارە تەکنۆلۆژیای دیجیتال ئێستا چۆتە ناو سیارەوە ینی ئێستا تقریبا خەریکە مەکینەی وقود ینی گازۆیل و گاز و بنزین ومانە نامێنێ بە کارەباویش دیزایኒش ئەوسا ئینفیجارێکی گەورەترەکە ینی دیزاین زیاتر یەتە پێشەوە چونکە مەجای دیزاینکردن خۆشترە بێ
تۆ مەچینە قەبەزلە ناو سیارە لاچێ قورساییەکی زۆرە بۆشایەکی زۆرت بۆ ئەگەڕێتەوە دێنی دیزین لە جیاتیەوە بەکارێنی بۆشتی کە بەکاریێنی دیزین ئەوسا شکلی زۆر فەرقەکە و ینی پێشکەوێ وای لە دروستنی ئۆتۆمبیلیشە اختصاساتێکی زۆر فراوان ئیشەکات ئەمە کێمە ئیسایلکن لە بەشی دیزینایە مەبەس دیزین و ستایل و یان ئەو براندی کە ئەمانەیە دروستیکەین پێشکەشی ئەەکەین ئەوانی تر ئیتر قسمی ئەو تەکنۆلۆژیایە کە چۆن ئەمە بێنە بیکا بە سەرجەم ئەو اختصاسانی کە لە ئەوەنە ئالۆزە لە دروستکردنی ئۆتۆمبیلەکە هەیە لای خۆمان هەیە یعنی بە تەواوی هەمووی لە لای خۆمان بەچینێ ئەمە میکانیکمان هەیە میکانیک ئەوە بەشێکی مهمە لە ئۆتۆمبیلە کارەبا کارەبا و ئەلکترۆنیات ئیسا خاستنی بەرەو ئەلکترۆنیاتی ژەچێ ئەمانە بەشێکە هەنا و اختصاسانە ژەر هەیە و ئەشتوانرێ مەسن دەوراتیان پێ ببیندریان لە کۆلیجی لە وڵاتانی دەرەوە ئەکادیمیای تایبەت هەیە بۆ ئەم شتانە پێ بگەێنرێ بەڵام ئەمە هیچی تاسی ناکاتە سەرۆی کە تۆ دیزینت نەبێت دیزین هەرەکرێ دیزین بیتێ لە شتی خەیاڵی هێنینە سەر کۆمپیوتەریان سەر کاغەزیان سەر شاشە پیشانی دەین دوای ئەوان ئەوە ئەکەن بە واقع ئامەت بۆ ئەگۆڕن بە واقع نییە ساڵی 2000 ئەگەر هەڵە نەبم یان حەڤە بوو یان هەژدە بوو کۆمپانی توێتە پێشنیاری منداڵی وەرگرت وتی وێنە بکێشن داهاتووی ئۆتۆمبیلێکی توێتە پێیوەستە بۆ خەیاڵانێکە لە خەیاڵی منداڵ هەیەکەل پێی باشە لە ئایندەدا ئۆتۆمبیل چۆن بێ پێم وابێ هەر منداڵێکی ئەم شارە شاری سلێمانی یەکێک بوو لەوانەی کە بوو بە براوەی خەڵاتەکە و توێتە کاری لەسەر دەکات لە هەندێدا ئەو ئۆتۆمبیلە دروستکە دەستە خۆش بە مامۆستا سەرۆرم کاری تۆ زۆر کارێکی پیرۆزەوە ئەم بەرنامەیەش سەلمێنەری ئەوەیە کە کۆپیڕایتی ئەم بابەتەی جەنابتە واتە ئەم ئۆتۆمبیلانی کە ئێوە بینیتان کۆپیڕایت و مێد ئین بای مامۆستا سەرۆرە ئیتر ئەگەر خۆیەتی ڕەنگ چەند کەسێکی تر پێما بەر خۆیەتی لەو کارانەکە باسی کرد دەستە خۆش بێ من پێشنیاری شەکەم هەر ئۆتۆمبیلێکیان ناوی سەروەر بێت چونکە هەر بۆ خۆی ئۆتۆمبیلی سەرۆریش گەورەوانێ ناوەکەش ناکەم خۆمان حەز لەوە ناکەین ئێمە حەزەکەی شتەکە بۆ خزمەتی وڵاتەکەمان و کوردستان بێ هەر شاخ ناوی جوانمان هەیە بەس کوردیە ناوەکە مامۆستا کوردیە ئەنی بۆ تۆش نەگەڕێتەوە بەشێکی بۆ تۆ گەڕێتەوە بەس ناوێکی کوردیشە شخصێکی ینی شخصی چۆنە مەشهور نین تاکو قەیناکە ناوی شاعیرێکی ژوێ قیسانسن لینکۆلین هەیە تۆ لینکۆلینی گرانترین سیارەشە ئەوانە ناون هەیە بەڵام ئێمە ئەمە متوانین برین هەر شوێنمان زۆرە هەر شاخی جوانمان زۆرە هەر منتیقی جوانمان زۆرە مەسەن چەم و ڕووباری جوانمان زۆرە ئەمان هەموو توانرێ ناوی سیارە بێت و ئەکرێت دەستە خۆش بێ مامۆستا دەستەکانە هیوانەمەش دەرفەتێک بێ بۆی کە لایەنەکان و کۆمپانیەکان و گەورە سەرمایه‌دارەکان بیر لەم بوارە بکەنەوە دەتوانن سەرمایه‌داری لەم بوارەشدا بکەن یان هیچ دەبێ لینکێک دروستکەن خۆ زۆر کۆمپانیا هەیە ئێستا لە وڵاتانی دراوسی هەیە ئۆتۆمبیل دروستەکە مەچینەکەی بزوێنەرەکەی لە وڵاتێکی ترەوە هێنێ بەس دیزاینەکەی مامۆستا سەرۆرتی ئەتوانرێ هەر دیزاینەکەی لە وڵاتێکی ترەوە یعنی ئەم دیزاینانەی کە لێرەوە ئەکرێ بەس پەیوەندیەکە بێ لە وڵاتانی ترەوە دیزاینەکان بەکار نەمە دەرفەتێک بێ لینکێک بێ بۆ هەر بازرگانێک دەوێت پەیوەندی بێمە بکای مەژمارەکی مامۆستا سەرۆری نێتوانێت پەیوەندی بەم لینکانەوە بکات و ئەم دیزاینە بەکاربێنە